ئەنقەرە و بەغدا گورزە گەورەکەیان لە زۆنی زەردا. هەرێمی کوردستان لە ڕێگەی گەشە پێدان فەرامۆش کرا. هەوڵاتچڕەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ڕازیکردنی ئەنقەرە و بەغدا تا ڕێگای گەشە پێدان بەناو هەولێر و دۆهۆکدا تێپەڕێت دوجار شکستی هێنا. لە دیداری ئەردۆغان و عەلی زەیدی کۆتایی بەم خەوە هێندرا. نەخشەکە بە جۆرێک واژوو کرا کە پەیامێکی ڕوونی تێدا بوو. بازرگانی ڕاستە و خۆی نێوان بەغدا و ئەنقەرە بێ نێوەنگیری هەرێم. ئەمە تەنها پرۆژەیەکی گواستنەوە نییە، بەڵکو گۆڕینی نەخشەی هێز و ئابووریە لە ناوچەکەدا. واژووکردنی نەخشە نوێیەکە لەلایەن تورکیا و عێراقەوە دەری دەخات کە ڕێگەکە تەنها چەند کیلۆمەترێکی کەم با پەراوێزی خاکی هەرێمدا تێدەپەڕێت. ئەمەش بەواتای فەرامۆشکردنی تەواوەتی دەروازە سنووریەکانی هەرێم دێت. دەستپێشخەری بەغدا و ئەنقەرە بۆ کاراکردنی ترانزیت لە ڕێگەی سووریا و دەروازەی ڕەبیعە ئاماژەیەکی مەترسیدارە بۆ گۆشەگیرکردنی ئابووری هەرێم. ئەمە لە پاڵ پرۆژەی ڕێگای گەشەپێدان گەورەترین گورزە لە زۆنی زەردەوەشێت، چونکە لە ڕابردوودا زیاتر لە 70% قەبارەی بازرگانی نێوان هەردوو وڵات لە دەروازەی ئیبراهیم خەلیل بووە کە لە ژێر دەسەڵاتی پارتیدایە. بەلادانی ئەم ڕێگانوێیە لە چەقی هەرێم هەولێر نەک تەنها داهاتێکی خەیاڵی گومرگی و ترانزیت لەدەست دەدات، بەڵکو پێگەی سیاسی خۆشی وەک پردێکی ستراتیژی لەدەست دەدات. پرسیارە جەوهەریەکە ئەوەیە: ئایا هەرێم بەرگەی ئەم گۆشەگیریە ئابووریە دەگرێت کە بەغدا و ئەنقەرە بە هەماهەنگی خەریکی نەخشاندنین؟